قوتابیانی خۆشەویست ئەم کاتتان باش لە وانەیەک تر هاتینەوەلاتان وانەی یەکەم لە بەشی چوارەم نەخشە توانیەکان و گەشە و پوکانەوە. بابزانین نەخشەی توانی گەشە و پوکانەوە چییە؟ گەشە لەگەڵ پوکانەوە واتە ڕوو لە زیادبوون و ڕوو لە کەمبوون. لە بۆ ناسینەوەی جارێ بابزانین نەخشەی توانی چییە؟ دەڵێن چ fx یەکسانە بە b توان x. باشە، یعنی لێرە بۆ ئێفە دەوترێت چی؟ دەوترێت نەخشەی توانی. ئەوە بە ئێفەکە دەوترێت چێ؟ دەوترێت نەخشەی توانی. و ئەو بێژ پێی دەڵێن چی؟ بنچینە. بە ئێکسەکەش دەوترێت توان. باشە، کە دەڵێن بەو ئێفە دەوترێت نەخشەی توانی و ئەو ئێکسە ئەوە توانە و بنچینەکەشمان لێرە چیە؟ b. باشە، بەبی دەوترێت چێ؟ بنچینە. لێرە دوو مەرزمان هەیە نەخشەی توانی دەبێت جێبەجێیکە. ئەگەر ئەو دوو مەرجەی جێبەجێ کرد ئەوە دەبێتە نەخشەی توانی. ئەگەر ئەو مەرجەی جێبەجێ نەکرد ئەوە نابێتە نەخشەی توانی. مەرجەکان چێ؟ یەکەمیانەوەی دەڵێن b گەورەتر بێت لە 0 و b یەکسان نەبێت بە 1. باشە، واتە چی؟ واتە b گەورەتر بێت لە 0 هەموو ژمارە موجەبەکان واتە سالب نەبێ، زایدەن یەکسانشی لەگەڵ نیە ئاگدار بێ، یعنی سەفرەکەش هەو نییە. باشە، لە 0 زیاتر چەندە؟ 0.1 0.2 0.3 بۆ شێوازە. ئەی لێرە ئەویان دەڵێت چی؟ ئەوەشان دەڵێ b یەکسان نەبێت بە 1، یعنی نابێت بنچینەکەمان یەکیش بێ. ئەو بنچینە واتە نابێت ژمارەی سالب بێت، زایدەن نابێت 0 بێت، زایدەن نابێت 1 بێت. واتە ناوێت هیچ کامێک ئەلەوانە بێت بنچینەکانمان واتە بیەکە نابێت هیچ کامێک لەوانە بێت، واتە نابێت 1 بێت، نابێت 0 بێت، نابێت ژمارەی سالب بێت. ئەگەر هەر کامێک لەوانە بوو دەڵێن چیە؟ دەڵێن ئەوە نەخشەی توانی نییە. ئەگەر هەر کامێک لەوانە بوو بنچینەکانمان ئەو بیە، ئەگەر هاتوو 1 بوو یان ئەگەر 0 بوو یان ئەگەر ژمارەیەکی سالب بوو ئەوە دەڵێن چیە؟ نەخشەیەکی توانی نییە. هەر کامێک لەوانە نەبوو ئەوە دەڵێن چی؟ نەخشەیەکی توانیە. ئەوە زانیمان نەخشەی توانی چیە. ئەنجە بابێن بزانین ئەو بنچینە لە چ کاتێکە چ ژمارەیەک بێت دەبێتە نەخشەیەکی توانی گەشە یان دەبێتە توانی پوکانەوە. دەڵێن ئەو بیە واتە بنچینەکەمان ئەگەر هاتوو لە نێوان چی بوو؟ ئەگەر هاتوو گەورەتر بوو لە 0 و بچووکتر بوو لە 1 ئەوە لەو حاڵەتە پێی دەوترێت چی؟ لەو حاڵەتە پێی دەوترێت پوکانەوەی توانی. پوکانەوەی توانی. و ئەگەر هاتوو بیەکەمان چی بوو؟ بیەکەشمان گەورەتر بوو لە 1 ئەوە دەڵێن چیەوە؟ دەڵێن گەشەی توانیە. گەشەی توانیە. یعنی ئێستا دەڵێن چی؟ ئەگەر هاتوو بنچینەکەمان باشە لە پاژۆی قەرارماندا کە بنچینەکەمان ئەو مەرجەی تەطبیق کردو بووە نەخشەیەکی توانی، لە پاشەوی دێن چ بکەین؟ بزانین ئایا دەبێتە گەشەی توانی دووەم یان دەبێتە پوکانەوەی توانی. ئەوانی ژەکە مەرجێکیانێ. ئەگەر هاتوو بیەکە گەورەتر بوو لە 1 یەکسانەی لەگەڵ نییە. گەورەتر لە 1 چییە؟ واتە 1.1 1.2 1.3 بۆ شێواز تا ژمارە 2 دوایە 3 دوای تا نیهای ئیلە ئاخری. واتە ئەگە هەر کامێک لەو ژمارانە بوو ئەوە دەڵێن چیە؟ دەڵێن گەشەی توانیە. و ئەگەر هاتوو بیەکەمان لە نێوان چی بوو؟ لە نێوان 0 و 1 بوو واتە بیەکە گەورەتر بوو لە 0 بووە بچووکتریش بوو لە 1 هیچیان یەکسانی لەگەڵ نی ئاگدار بوو واتە 0ەکەش هەو نییە و 1ەکەش هەو نییە. بەڵام ئەو لەم نێوانە کۆمەڵێک ژمارەمان هەیە. یعنی چ؟ لە بینی 0 لە بۆ 1 ئەو دوو ژمارە هیچیان هەو نییە، بەڵام لەو نێوانە کۆمەڵێک ژمارەمان هەیە. 0.1 0.2
تا دەگاتە 0.9 هەر کامەک لەو پۆینتاتانە بوو دەڵێن چیەوە دەڵێن پوکانەوەی توانیە واتە ڕوو لە کەمبوونە. باشە با بێنە سەر نمونەی یەکەم. دەڵێسی دەڵێت دیاری بکە ئایا ئەم نەخشەیە نەخشەیەکی گەشەی توانیە یان نەخشەیەکی پوکانەوەی توانیە. لە بۆی کە قەرار بدەین بزانین پوکانەوەی توانیە یان گەشەی توانیە ئەو دوو مەرجەمان هەیە دێن بزانین بنچینەکەمان دیاری دەکەین. لێرە بنچینەکەمان چەندە؟ بنچینەکەمان ئەوە ئەو 1.5 چیە؟ ئەو بیەکەیە. باشە بی ئێستا یەکسانە بە چەند؟ 1.5. باشە با دیاریکەم 1.5 دەکەوێتە ئەو ماوە لە بینی 0 یان لە یەک گەورەترە. نەخێت دەڵێ مامۆستا 1.5 گەورەترە لە یەک کە گەورەتر بوو لە یەک واتە چییە؟ واتە گەشەی توانیە. ئەوە وتمان چێ؟ گەشەی توانیە. ئەوە جۆرەکەیمان دیاری کرد. پاشان دەڵێ چی؟ دەڵێ پاشان وێنەی ڕوونکردنەوەی بکێشە. وێنەی ڕوونکردنەوەی لە بۆ وێنە چ دەکەی؟ دەی چەند خاڵت دەدێ ئەو نەخشەیە و بزانی بەهای وای چەند لە بۆ دەردەچی دوایە وێنەکەی لەسەر ڕووتەختی پۆتان دیاری دەکەی. ئەوە ئێکس ئەوە fx یعنی چە؟ یعنی وای. وەرە چەند خاڵەشی بدێ هەموو جارە چ بکە؟ دائیمەن لە بۆ وێنەی ڕوونکردنەوەی وا باشترە دوو ژمارە سالیب لەگەڵ دوو ژمارە موجب و سەفرش لە نێوانیان وەرگری. یعنی لێرە کاتێک سالب 2 وەرگرین سالب 1 0 1 2 ئەو پێنج خاڵە کافیە لە بۆی کە من بزانم وێنەکەم چەندە دەسی. دەست دەدەی حاسیبەکەت دەڵێ چە؟ وەرە تاقیکەوە لە جیاتی ئەو ئێکسە جارێک سالب 2 دانە جارشکە سالب جارشکە سفر ئە بۆ شێوازە. یعنی دەڵێن چە؟ دەڵێم 1.5 توانی چەند؟ توانی سالب 2 دەکات چەند؟ دەکات 0.44 بۆ شێوازە. ئەتو لە دوای سفرەکە دوو ڕەنووسی وەردەگری. باشە ژمارەی دووەمیان چەندە؟ 4. مادام لە 5 کەمترە یەکسەر دەتوو بە نزیکەی 4ەکەش فرەت دەی و 0.4 وەردەگری. ئەوە بە نزیکەی. کاتێک سالب 1 دانێن دەڵێن 1.5 توانی چەند؟ سالب 1. ئەوە سالب 1 ئەوەیان چەندە؟ 0.66 گوتمان دوو ڕەنووسی وەردەگرن. ژمارەی دووە مادام ئەو شەشیان مادام لە 5 زیاتر کەواتەیەک دێنە پێشە خۆی بە نزیکەی وەردەگرین دەکە 0.7. ئەوە ئەوی. وەرە سفر دانە کاتێک سفر لێر دادنی دەکات چەند؟ وتمان 8 توانی سفروی دەکا 1. باشە جارە 1 دانە 1.5 توانی 1 هەر 1.5 ئەو جارە دوو جایکە 1.5 توان 2 دەکات چەند؟ دەکا 2 چەندمان هەیە؟ 25. مادام ژمارەی دووەمیان 5 و 5 بەسەرەوە بوو یەک دەدەی پێشە خۆی بە نزیکەی کە 2.3 بە نزیکەی وەردەگرین. باش ئێستا دێ ئەو پێنج خاڵە لەسەر ڕووتەختی پۆتان دیاری دەکەین بزانین وێنەکەمان چۆن دەردەچێت. ئێستا دێن چەندمان هەیە لەسەر تەوەرەیەکە لە سالب 2 تا 2مان هەیە دیاری دەکەین. ئەوە سالب 1 سالب 2 ئەو لایە بەشی موجەبەکان 1 ئەوە 2 لەو لایە گەورەترین ژمارەمان چەندە؟ 2 کەواتە تا سێ دیاری دەکەم لە بەشی موجەبەکان ئەوە 1 ئەوە 2 ئەوش. باشە وەرە ئەو چەند خاڵە دیاریکە. کاتێک ئێکسەکەمان سالب 2 بێت ئەوە سالب 2 وایەکەمان چەندە؟ 0.5 ئەوە وتمان ئەگەر 1 بێ ئەوە نیوانە ئەوە 0.5. ئێمە چەندمان دێ 0.4 یانی تۆزە خوار ئەوی یعنی لە ئاستی سالب 2 0.4 ئێرە دەکات دێ ئێرە لە ئاستی سالب 2. خاڵی دووەممان کاتێک ئێکسەکەمان سالب 1 وایەکەمان چەندە؟ 0.7 ئەو جارە 0.5مان دیاری کرد ئەوە 0.6 0.7 هەندێک سەرۆتێک پێشەوەی بگاتە 1 پێشەوەی بگاتە 1 0.7 لە ئاستی سالبێک لەسەر تەوەرەی ئەکەس دیاری دەکەین ئەوێ دەکات. ئەوەی تر خاڵی سێم کاتێک ئێکسمان سفر وایەکەمان چەندە؟ 1 ڕاستەوخۆ لەسەر تەوەرەی وای موجەبەکان 1 دیاری دەکەین. ئەو جارە کاتە ئێکسمان 1 وایەکەمان 1.5 ئەوە ئێکس 1
وایەکەمان چەندە 1.5 ئەوە گەر 1 بۆ 2 وتمان ئێرە چەندە ئەوە 1.5 ئێرە دەکا ئەو ڕاستە بە نزیکەی خاڵەکەی ترمان کاتە یەکەس دووە وایەکەمان چەندە 2.3 ئەوە 2 وایەکەمان 2.3 ئەگە ئێرە 2.5 بێ ئەمە 2.3 ئێرەمان دێ بە نزیکەی لە ئاستی ژمارە 2 و 2.3 ئێرە دەکا وەری دەکەین ئێستا دێم ئەو چەند خاڵی هەمە بە یەکتری دەگەێنن 1 2 3 4 5 ئەو پێنج خاڵی دیاریمان کرد بە یەکتری دەگەێنین ئەوە دەبێتە چ دەبێتە وێنەی ڕوونکردنەوەیی ئەو نەخشەی تەبەن ئەو وێنەی بەردەوام دەبێت بۆ شێوازە چونکە منە تا بێم ژمارەی بدەمێ بۆ شێوازە وێنەکە بەردەوام دەبێت یعنی ئەوە دەبێتە چی وێنەی fx کە یەکسانە بە چی یەکسانە بە 1.5 توانی x ئەگە من سەیری وێنەکەم کەم ئێستا ئەگە سەیری وێنەکە بکەم تەبەن لە لای چەپۆ لە بۆ لای ڕاست سەیری وێنەکەت بکەی ئەبۆ ئاڕاستەیە سەیریکە لە کەمەوە چووە لە بۆ زۆر یعنی چ بووە یعنی وێنەکەم زیادی کردیە ئێمە لە پێشە وتمان چ وتمان گەشەی توانیە واتە ڕوو لە زیاد بوونە بەڵە بە وێنەکەش ئەوە دلیلی ئەوەیە کە وێنەکەمان چە گەشەی توانیە ئەوە نمونەی یەکەم ئەلف بە لە بۆ بە ئەویش نەفسی داواکاری هەیە بزانین ئەو نەخشەیە نەخشەیەکی گەشەی توانی یان پوکانەوەی توانیە دوایی دەڵێ وێنەی ڕوونکردنەوەی بکێشە تەوان نەفسی تەریقە دەگریە بەر لێرە جارە لە پێشەوە بنچینەکەمان چەندە 0.8 باشە 0.8 لە چیان ماوەیە لە بینی 0 و 1 یعنی چی یعنی دەڵێ مامۆستا بچووکترە لە یەک باشە بچووکترە لە یەک واتە چی واتە دەڵێن ئەوە پوکانەوەی توانیە بابین ئێستا چەند خاڵێکی بدەینێ لە بۆی کە وێنەکەمان لە بۆ دروست بێ ئەوە x ئەوە fx یەکسانیشە بە y وەرە چەند خاڵێک دانێ باشە دیسانەوە دێن سالب 2 دەدەینێ سالب 1 0 1 2 وەرە ئەو چەند خاڵە تاقیکەوە دەست لە حاسوبەکە دووبارە دەڵێن چە دەڵێن سی جاران ئەو ژمارەی پێشاگەدار بە سی جاران 0.8 توانی چەند توانی سالب 2 ئەوە سالب 2 دەکات چەند دەکات 46.87 ئەتووسی دەکەی دێ ئەویشیان دیسان بە نزیکەی وەردەگری لەبەرچی لەبەرەوەی ها ژمارە دوومەگە سەیرکەی لە 5 زیاتر یەک دێ پێشە خۆی یان دەبتە 46.9 بۆ شێوازە 46.9 بە نزیکەی وەردەگری ئەوی تر وزارە وەر سالب یەک دەڵێن سی جاران 0.8 توانی سالب یەک دەکات چەند دەکات 37.5 دەتانی 37.5 وەگری دەتانی بە نزیکەی بیکەیە 38 ئەوە 38 ئەوی تر کاتێک کە سەفر لێرە دادەنین دەکات یەک جاران سی ئەوە سی دەکا باشە ئەوەیان کاتێک یەک دانین دەڵێن چە سی جارانی 0.8 توانی یەک یعنی دەکات چەند 24 ژمارەی تەواو دەرچۆوەیان ئەوی تریان دەڵێن چە سی جاران 0.8 توانی 2 دەکات چەند 19.2 وەکو خۆی دەنووسینەوە 19.2 باشە وەر ئەو چەند خاڵە لەسەر ڕووتەختی پۆتان دیاریکە بابزانی وێنەکەمان بە شێوازێک دەردەچێ باشە ئێستا دێن تابە لەسەر تەوەرە ئێکس بچووترین ژمارە سالب 2 گەورەترین ژمارە 2 دێم لێرە دیاری دەکەم ئەوە سالب 1 ئەوە سالب 2 لە بەشی موجەبەکان ئەوە 1 ئەوە 2
و لەسەر تەوەرەی واژەکە سەیری کەم ژماری گەورەم هەیە ها گەورەترین ژمارەوە تقریبان 47وانە کەواتە لەسەر تەوەری وای چ بکە 5 دیاریکە سەیرکە بۆ شێواز ئەوە 5 باشە ئەوە 10 15 20 25 ئەوە 30 35 ئەوە 45 ئەوەش 50 ئەمە تا 47مان پێەیە ئێستا دێن خاڵەکان یەکەوەیەکەی دیاری دەکەن ئێرسەکەمان کاتێک سالە 2 ئێرە وایەکەمان چەندە وایەکەمان 46.9 یعنی ئەگەر 45 46 هەندێک زیاتر 46.9 وەردەگرێت لە ئاستی ژمارە 2 و 46 ئێرە دەکا بە نزیکەی ئێرە دەکا ئەو پۆینتە وەردەگرم باشە ئەویترمان کاتێک ئێکسەکەمان ساڵی بێکە وایەکەمان چەندە 38 ئەوە 35 ئەوە چلیان لەو نێوانە ئێرە 38 ئێرە دەکا بە نزیکەی لە ئاستی سالب 1 و 38 ئێرە دەکا وەری دەگرم ئەویتر کاتە ئێکسم سفر وایەکەمان چەندە سی ڕاستەخۆ لەسەر ژمارە سی ئەوە دیاری دەکەم ئەویتر کاتە ئێکسم یەکە وایەکەم چەندە 24 ئەوە 25 یعنی لە خوارەوەی 24 ئێرە لە ئاستی 1 و 24 ئەو پۆینتە دەکە ئەوە دیاری دەکەین ئەویتریان کاتە ئێکسەکەمان دووە وایەکەمان 19.2 یعنی بە نزیکەی ئێرە دەکات پێشەوە بگەیە 20 لە ئاستی ژمارە 2 و 19 ئێرە دەکات بە نزیکەیە باش ئێستا دێن چ دەکەین ئەو خاڵانە بە یەکتری دەگەێنین ئەوە دەبێتە چی دەبێتە وێنەی ڕوونکردنەوەی نەخشە ئێفێکس کەسی جارانی 0.8 توانی ئێکسە تەبەن ئەو وێنەیە بەردەوام دەوێت بۆ شێوازە دێتە خوارێ ئەوها و لێرە وێنەکەمان دێن ئەو چەند خاڵە بەیەکدی دەگەێنین ئەوە دەبێتە چی دەبێتە وێنەی ڕوونکردنەوەی ئەو نەخشەیە ئێستا بەوە دەکەوترێت چە وێنەی ئێفێکس کە یەکسانیشە بە چەند سی جارانی 0.8 توانی ئێکس باشە دووبارە چ دەکەین سەیریکە لە لای چەپەوە لە بۆ لای ڕاست لە لای چەپەوە لە بۆ لای ڕاست ئەگە سەیری وێنەکەمان کەین سەیریکە لێرەوە لە زۆرەوە چوە لە بۆچی لە بۆ کەم واتە وێنەکەمان کەم بووە کەمی کردووە پوکانەوەیە زیادبوون نییە گەشەبوون نییە یعنی گەشەی نەکردێ و وێنەیە لە زۆرەوە چوە لە بۆ کەم یعنی چییە یعنی پوکانەوەی توانی ئێمە هەر لە پێشەوە قەرارمان لەسەردا کە ئەو نەخشەیە چییە نەخشەیەکی پوکانەوەی توانیە خاڵی چاودێریمان هەیە ئێفێکس یەکسانە بە 5 جارانی 1.2 توانی ئێکس ئەویشیان دیسانەوە یەکسەر پێشەوە حەلیکەین بە بزانین چی زۆرە نەخشەیەکە بنچینەکەمان ئاگدار بە ئەمە ئیشمان بەزە سەر ئەو بنچینەیە توانی ئێکسەکە لەسەر چی بوو بەس ئەو وەردەین ئەو ژمارەیە لێت بە غەڵەت نەچی ئەوەی بائیش نەفسیشت ئەو ژمارەیە لێت غەڵەت نەچی بەڵێ ماوەسە ئەو ژمارەیە چێ نە بەس ئەو ژمارەیە وەردەگری کە بوویتە چێ بوویتە بنچینەی توانەکە بەس ئەوە بەتەنیا وەردەگری ئەوە دەبتە چێ بیەکە لێرە کامە دەبتە بی ئەو 1.2 باش ئێستا 1.2 دەڵێن چێ دەڵێن گەورەترە لە یەک گەورەترە لە یەک یعنی چێ یعنی گەشەی توانیە ئەوە لە بۆ جۆرەکەی بابێن چەند خاڵەکی بدەینێت لە بۆ دروستکردنی وێنەکەمان ئەوە ئێکس ئەوە ئێفێکس یەکسانیشە بۆ وای چەند خاڵشی دەدەینێ کاتێک سالب 2 سالب 1 0 1 2 ئەو چەند خاڵە کافیە بابێن 5 جارانی 1.2 توانی سالب 2 دەکات چەند دەکات 3.47 بە نزیکەی دەبتە 3.5 ئەوە 3.5 باشە ئەوی تریان کاتێک سالب 1 دانین یعنی 5 جارانی 1.2 توانی چەند توانی سالب 1
دەکات چەند دەکات 4.16 ئەوەش بە نزیکەی دەبتە 4.2 4.2 کاتێک سفر دانێ سفر لێرە دانین ئەوە یەک دەکات یەک جارانی 5 ئەوە هەر 5 کاتێک یەک دانین یعنی دەبتە چ دەبتە 1.2 جارانی 5 ئەوش دەکات 6 باشە کاتێک دوو دانین یعنی چ 1. بار ئەوە لە بیدایەت لەیدەن 5 جارانی 1.2 توانی 2 دەکات چەند دەکات 7.2 باشە با ئێستا بین وێنەکەمان بزانین بە شێوازێک دەردەچی لەسەر ڕووتەختی پۆتان دیاری دەکەین بزانین باشە کاتێک یەکسەکەمان سالب 2 تەمە سالب 2 سالب 1 لێرە دیاریکە ئەوە سالب 1 ئەوە سالب 2 لەو لایەژ 1 2 وایەکە گەورەترین ژمارەمان 7 و تا 8 دیاریکە ئەوە 1 2 3 4 5 6 7 ئەوە 8 بابێنەوە چەند خاڵە دیاریکەین کاتێک یەکسەکەمان سالب 2 ئەوە سالب 2 وایەکەمان چەندە 3.5 ئەوە 1 2 ئەوە 3 ئەوە 4 ئەمە چەندمان دێ 3.5 یعنی ئێرە 3.5 دێنە ئاستی ژمارە سالب 2 ئێرە دەکات بە نزیکەی باش ئەوی تیران کاتێک یەکسەکەمان سالب 1 وایەکەمان چەندە وایەکەمان 4.2 ئەوە گە 4 بی ئەوە 5 یعنی لە ئاستی سالبیەک ئێرە 4.2 دێمە ئێرە ئەو جارە کاتێک یەکسەکەم سەفر وایەکەم چەندە 5 ڕاستەوخۆ ژمارە 5 بەخۆی دیاری دەکەم ئەو جارە 1 و 6 ئەوە 6 ئەوە 7 لە ئاستی 1 کاتێک یەکسم 1 وایەکەم چەندە 6 ئێرە دەکا ئەوەش ئەو خاڵە خاڵی ئەخیرمان کاتێک یەکسەکەمان 2 وایەکەمان چەندە 7.2 ئەوەگە 7.2 7.2 قسە خوارەتر لە ئاستی ژمارە 2 دەچمە ئاستی 7.2 بە نزیکەی تقریبا ئێرە دەکا وەرە ئێستا ئەو چەند خاڵە بە یەکتری بگەێنە ئەبەو شێوازە تەبەنە وێنەیە بەردەوام دەبی ئەبەو شێوازە ئەگە سەیریکەی وێنەکەمان ئەبەو شێوازە بەردەوام دەبی باش ئێستاگە سەیری ئەو وێنەیە بکەم لە لای چەپۆ لە بۆ لای ڕاست واتە بەو ئاراستە لە کەمەوە چووە لە بۆ زۆر واتە وێنەکەم چی کردیە گەشەی کردیە لۆیە دەڵێن چە ئەوە چیە نەخشەیەکی گەشەی توانیە ئەوەش خاڵی چاودێری یەکەم باشە ئێستا دێن باسی پێش بچینە سەر نمونەی دووەم چمان هەیە تەبان پێش بچینە سەر نمونەی دووەم یاسایەکمان هەیە کە بەکاردێ لە بۆ شکاکردنی پرسیاری نمونەی دووەم و سێم ئەویش چیە دەڵێن چە ئەی تی یەکسانە بە ئەی سمۆڵ لە ناوکەوانە یەک کۆ کەم ئار هەمووی توانی چ هەمووی توانی تی باشە با بزانین بە ئەی تێکە دەوترێت چ دەوترێت گوژمەی کۆتایی گوژمەی کۆتایی بە ئەی سمۆڵ دەوترێت چ بە ئەی سمۆڵ دەوترێت گوژمەی بنەڕەتی باشە و بەو ئارەش دەوترێت چ دەوترێت تێکڕای گۆڕان یاوە خۆت ڕێژەی سەدی باشە و زایدەن بە تێکەش دەوترێت چ ژمارەی ماوە کاتیەکان بەو تێش دەوترێت چ ژمارەی ماوە کاتیەکان باشە با بزانین ئێستا ئەو یاسایە چییە تەبعاً ئەگەر لەناو پرسیارە دائیمەن بڕەکت دەداتێ ئەو سمۆڵە کە گوژمەکە پارەکە بە ئەو پارەیە سەرف کرا یەک جار ئەوە پێی دەوتێت گوژمەی بنەڕەتی سەرەتایی ئەمە دەمانێت چی ببینە ئەمە دەمانەوێت ئەو گوژمەی کۆتاییەکەی ببینەوە واتە ئەو ئەیتیە ببینەوە
و لێرە ئاڕەکەشی دایتە من ئاڕەکە بەچی دایتەمە هەموو جارێک ئاڕەکە کە پێچی دەوترێت تێکڕای گۆڕان و تێکڕای گۆڕانە چییە؟ واتە ڕێژەیەکی سەدیە دەڵێت چێ بۆن من لە ڕێژەی ئەوەندە کەمی کردی یان بە ڕێژەی لە 5 بە ڕێژەی لە 2 4 10 هەرچەندێک کە لە پرسیارەکە دراوە دەڵێ بە ڕێژەی ئەوەندە زیادی کرد یان کەمی کرد ئەتوو چ دەکەی ڕاستەوخۆ ئەوە دەبتە ئاڕەکە ئەی ئەو تیە چییە؟ ئەو تیە ژمارەی کاتەکەیە ژمارەی ساڵەکەی ئەو ماوەی کە ئایا بزانین ئەو گۆڕانکاری کە دروست دەبی ئەوە چیە؟ ئەوە دەبێتە ژمارەی ماوە کاتیەکە باشە ئەی چۆن بزانین کەمیان کۆدانی لە ناو یاسایەکە ئەگەر لە ناو نمونونەکە باسی زیادبوونی کرد یان باسی گەشەی کرد ئەوە دەڵێن یە کۆ ئار باشە ئەگەر باسی چی کرد باسی زیاد بوون ئەوە لە بۆ حاڵەتیان کاتێک کە گوتی زیادبوون یان گەشە ئەوە دەڵێن یە کۆ ئار دەڵێن یە کەم ئار چ کاتێک ئەو کاتێک کە باسی کەمبوونی کرد کەمبوون یاخود پوکانەوە ئەوەشان یاخود گەشە باشە لەو دوو حاڵەتە باسی زیادبوونی کرد یان گەشەی کرد دەڵێم یە کۆ ئار ڕاستەوخۆ دەنووسم یە کۆ ئار باشە ئەگەر باسی کەمبوونی کرد یان پوکانەوەی کرد ئەوە دەڵێم یە کەم ئار هەرەوەندێ بابینە سەر نمونە نمونەی دووەم دەڵێت سێلاپەڕە 212 پرسیارەکە دەڵێت چیە؟ دەڵێ گۆڤەن لە ساڵی 2000دا گیتارێکی دەگمەنی کڕی مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1959 باشە دەڵێت چێ؟ تاوان ئەو گۆڤەن لەو ساڵە لە ساڵی 2000 گیتارەکی کڕیە مێژوو گیتارەکە دەگەڕێتەوە لە بۆ 1950 ئەمە ئیشمان بە 2000ەکەی کە لەو ساڵە کڕیتی باشە وەزایدن دەڵێت چی دەڵێت 2 ملیۆن دیناری پێدا ئەوەیە گوژمە بیدایەکە واتە ڕاستەوخۆ دەڵێن چێ دەڵێن حەلی و پرسیارە ڕاستەوخۆ دەڵێن ئەی یەکسانە بە چەند یەکسانە بەو 12 ئەو 12 ملیۆنەی کە دایتە گیتارەکەی پێکڕیە شارەزایان وان خەمڵاندن کە نرخەکەی چێ کە نرخەکەی ساڵانە بە ڕێژەی دەڵێت چێ بە ڕێژەی لە 100 چواردە زیادی کرد یعنی ئاڕەکەم یەکسانە بە چێ یەکسانە بە 14% باشە ئەوە ئاڕەکەم زانی باسی چ دەکا باسی ئەوە دەکات کە زیادبوونیشە دەڵێت چێت بە ڕێژەی لە 14 زیادی کرد کەواتە یەکسەر من چ بەکاردێنم کۆیەکەی بەکاردێنم باشە یعنی ئێستا دێم دەڵێن چ با یاسایەکەی بنووسینەوە دەڵێن ئەی تی یەکسانە بە چە ئەیەکەمان چەندە ئەو ئەیە 12 ئەوە 12ەکەی دادەنێمەوە باشە کەوانە یەک مادەم وتمان باسی زیادبوون دەکات دەڵێ بە ڕێژەی لە 14 زیادی کردکەواتە دەڵێن کۆ لە زیادی ئاڕەکە چەندانێ ئەو چواردەیەدان بەڵام ئەو چواردەیە چۆن کە دەڵێ لە 14 بیکەوە واتە چێ واتە 14 لەسەر 100 وانە ئێستا وەرە 14 دابەش 100 کە دەکات چەند دەکا 0.14 کەواتە لە زیادی ئاڕەکە دەنووسم 0.14 توانی چە توانی تی زۆر باشە ئێستا بابێم بزانم ئەوە من هاوکێشەکەم نووسی ئەیەکەم داناوە کە 12 و ئاڕەکەشم نووسی کە لە 14 0.14 داناوە ئێستا بابزانین چ داواکاری دواتری دەڵێ بە بەکارهێنانی خشتەی خوارەوە ئەو ساڵە بدۆزۆ کە تێیدا نرخی گیتارەکە دەبێتە چەند 60 ملیۆن دینار زۆر چاکە باشە من ئێستا لە بۆ ئەوەی چ دەکەم دێم خاڵ دەدەمە ئەو تیە بزانم کەنجین ئەو بڕێە دەگاتە چەند دەگاتە 60 ملیۆن دینار یعنی چ ئەمن لە ساڵی 2000 گۆڤەن لە ساڵی 2000 ئەو گیتارەی کڕی بە چەند بە 12 ملیۆن زۆر چاکە دەڵێت لە ساڵی چەند واتە ئەو ساڵە کۆی چەند کرایە ئەنجا لە چەندەوە لە 12ەوە بووە چەند لە 12 بووە 60
ملیۆن لە 12 ملیۆن بووە 6 ملیۆن. باش ئێستا دێم دەڵێم چەند خاڵەکی دەدەمێ خاڵەکان کو دەڵێم ئەوە تی ئەوە ئەیت یەکەم خاڵ تاقی دەکەمەوە تەماشاکە ئەمن لێرە گەر سەیری کەم لە جیاتی ئەو تیە خاڵ تاقی دەکەمەوە با سەفر دانێم باشەکە سەفر دانێم تەمان لێرە ئەتو چ دەکەی ئەخۆ ساڵ مادام ئەوە گوتمان چییە ژمارەی ماوە کاتیەکانە ژمارەی ساڵەکانە ئەخۆ ساڵ بەناقص نییە ئیلا ساڵ زیاد بوونە ساڵ زیاد دەکەن جا ساڵەکە دوانە سیانە دێ هەزارە چەندە مهم زیاد بوونە کەواتە هەموو ژمارە مجەبەکانەوە ئەتو دەکرێت لە سفر ساڵە و پێشوەختە لە چەندەوە دەستی پێکردێت دادەنێمەوە باشەگە سفر لێرە دانێمەوە یعنی ئەو کەوانەی بە کاملی دەکات چەند وەرەوە بەخۆی دەکات چەند ئەوە دوانزەکەەوە خۆی بنووسەوە کەوانە یەک کۆ ئەو پۆین چواردە دەکات یەک پۆین چواردە توانی چەند توانی تی ئێستا وەرە لە جیاتی ئەو تیە سەفردانێ ئەگە سەفردانم لێرە دەکات ئەوە دەکات یەک جاران دوانزە هەرو 12 ملیۆنەکەی بیدایەت بابێم من دەمێ ئەو دوانزەی بکەمە 6 ملیۆن باشەکۆ بیکەمە 6 ملیۆن تاقی دەکەمەوە پێنج دادنم وەرەگە 5 دانم باوجارە 5 ئەلێر دانم دەست لە حاسیبەکە دەنووسم چ 12 جاران چەند 1.4 توانی چەند توانی 5 ئەوە 5 یەکسانە بە 23 ملیۆن بە نزیکەی ئەوە 23 ملیۆن باشە لە دوایوی ئەو جارە وەرە دەیدانێ ئەو جارە دە باشەگە دە لە جیاتی ئەو تیە ئەو دێ لە چێ دادنین لە جیاتی ئەو تیە یان دەبتەچە 12 جاران 1.4 توانی دە ئەوە دەکات چەند دەکات 44.48 ئەتو دەکەی چەند 44.5 بە نزیکەی وەردەگریت 44.5 ئاها 44 ملیۆن و نیوە هێشتا مایتم بگەمە 6 کەواتە خاڵی تری دەدەمێ بیکە 15 وەرە 15 تاقیکەوە جارە 15 ئەلێوێ دانێ لە جیاتی توانەکەتی 15 دانێ دەکات چێ دەکات 12 جاران 1.4 توانی 15 یەکسانە دەکات چەند دەکات 85 ملیۆن و 65 ئەو 65 بە نزیکەی بیکە 7 یعنی دەیکەمە 80 چەند 85.7 عفو 85.7 85.7 باش بەزەمە چەندمان دەوێت ئێمە 6مان دەوێت کەواتە لەو بێنە ژمارەی کەم هەیە وەرە ئەلێرە 12 تاقیکەوە با 12 دانێم چکە کەمترمان دەوێت ئێستا 15مان دانا لێرە چەند دەرچوو بۆ 85.7 بەزەمە دەمانێت بگەینە چەند دەمانێت بگەینە 6 کەواتە دەڵێن چێ وەرە ژمارەی کەمتر لە بینی دە لە بۆ 15 ژمارە 12 تاقیکەوە باشە با 12 تاقیم ئەو جارە دەڵێم 12 جاران 1.4 توانی چەند توانی 12 یەکسانە بە چەند یەکسانە بە ئەو بە نزیکەی یەک دێ ئەو لایە ئەو هەشتە دەبتە 58 یعنی کاتێک 12مان دانا 8 ملیۆن زۆر چاکە باشە ئەگە 13 دانین 58 ئەمە چەندمانەیە 6 ئەگە 13 دانین لەو بینە با لێ 13 دانین یاڵە 13 دەڵێن 12 جاران 1.4 توانی 13 ئەوەیان دەکات چەند دەکات 65 بە نزیکەیەوەش دیەک دێتە پێشەخۆی دەبتە 66 ئێمە 6مان دێ کەواتە بە نزیکەی چەند وەردەگرم بە نزیکەی 12 وەردەگرم بەخۆی 12 پوینت نیو دەگەی وەڵامی ڕاست بەڵام بە نزیکەی ئەتوو وەردەگری کەواتە بە نزیکەی 12 ساڵ وەردەگرم یعنی دەڵێم کاتێک بە 12 ساڵ ئەمن دەگاتە چەند دەگاتە 6 ملیۆن یعنی لە ساڵی 2000 زائید چەند ساڵی دەکەم 12 ئەوە بووە چەند 12 زائید 2000 دەبتە 2012 لە ساڵی 2012 لە ساڵی 2012 ڕێژەکەی دەبتە چەند دەبتە 6 ملیۆن کەواتە ئەو تیە یەکسانە بە چەند یەکسانە بە 12 ئەوە چ بوو ئەوە بەکارهێنانی ئەو خشتەیە لە بۆ دۆزینەوەی چێ لە بۆ دۆزینەوەی ئەو ساڵەی کە نرخی گیتارەکە دەبێتە چەند دەبێتە 6 ملیۆن کەواتە لە کۆتایە دەڵێ چێ دەڵێتی یەکسانە بە
دوانزدە ئەوە دوانزدە چ بوو دوانزدە ساڵەکە بوو. ئەوەش نمونەی دووە. نمونەی تەمەن خاڵی چاودێری با خاڵی چاودێریەکە شیکارکەین. خاڵی چاودێریەکە ئەویان دەڵێت چە خاڵی چاودێری دوو لاپەڕە چەندە لاپەڕە 212. باشە با پرسیاری خاڵی چاودێریەکە بزانین دەڵێت دەڵێ ژمارەی نەهەنگە کوڕەکانی ئوستورالیا 350 نەهەنگ بوو. کەواتەوە یەکسەر چێ یەکسەر دەڵێم کاکە ئەوە دەڵێم ئەی یەکسانە بەچەند 350. ئەوە چیە ئەوە گوژمەی بنەڕەتیە. لە ساڵی چەند لە ساڵی 1970دا. باشە ساڵانە بە ڕێژەی لە 5 ژمارەیان زیادی کرد. لێرە دووشتم دەستکەوت هەم نیشانەی نێوان یەک و ئاڕەکە یەک کۆ و کەمی ئاڕەکە مادەم زیادبوونە کۆیە ڕێژەکەشم چەندە لە 500. یعنی دەڵێم کاکە ئار یەکسانە بەچەند لە 500 500 بیکەوە دەبتە چێ دەبتە 5 دابەشی 100. باشەوەش یەکسانە بەچەند یەکسانە بە 0.05. زۆر باشە. باشە ئێستا ئەو من ئاڕەکەم زانی. باشە بابیم دانیمەوە یعنی یاسایەکەی چ بوو AT تەبەن ئەو ئەیە دەتاین بەکەی خۆ بنووسی FT AT هەر کامەچە هەڕاستە. AT یەکسانە بە چ یەکسانە بە A یەک کۆ کەمی R هەمووی توانی T. باشە وەردانێ دەڵێم AT یەکسانە بە چ یەکسانە ئەیەکەمان چەندە 350. ئەوە 350 کەوانەی بکەوە یەک کۆیان کەم کۆ لەبەر چێ لەبەرەوەی دەڵێت چێ بە ڕێژەی لە 105 ئەو لە 105 چێ ژمارەیان زیادی کرد کەواتە دەڵێم کۆیە. باشە ئاڕەکەمان چەندە ئەو 0.05 توانی تی. زۆر باش ئەوە من چەند کرد ئەوە من هاوکێشەکەم لە بۆی نووسی. دەڵێ نەخشەیەکی توانی بنووسە ئەوە من نەخشەکەم لە بۆ نووسی. دەڵێت چێ کام زیادبوونە بنوێنێت تەواو زۆر چاکە. لە دوایوی دەڵێ پاشان خشتەکە بەکاربێنە بۆ دیاریکردن ئەو ساڵی ژمارەی نەهەنگەکان دەگاتە چەند دەگاتە 550. یعنی چێ ئەمن لە ساڵی 1970 ئەو عەدەدەم هەیە چەندم هەیە 350. باشە بابزام ئەو ساڵە کۆی چەندی کەم دەبێتە چەند ژمارەی نەهەنگەکان 350 نیە دەبتە چەند دەبتە 550. دەبتە 550. دێم خاڵی دەدەمێ دەست دەدەمێ بزانم ئەو نەخشەی کە هەمە. باشە ئەو نەخشەی کە هەمە چەند خاڵێکی دەدەمێت تاقی دەکەمەوە ئەوە T ئەوە AT. باشە یەکەم زاوەرە سفرەکەی دانێەوە ئەگە سفر دانێن باشە باوەی جارێک ئەو عیلاسکەم زانەوە دەکات چەند دەکات 350 ئەوەی کۆکەوە دەبتە چێ دەبتە 1.05 توان تی. لە جیاتی ئەوتی وەرە سفردان ئەگە سفر لێردانم ئەوە دەکات یەک جارە 350 هەر بەخۆی دەکاتەوە ئەوە ژمارە ڕئیسەکە ئەوەی بیدایەت ئەوە لە سفر ساڵە ئەوەندە بووە. باشە با ساڵ زیادکەین ئەگە دوو وەرگرم باش ئەگە دوو لێرەدانن دەکات چەند دەست لە حاسبەکەت دەڵێم 350 جاران چەند 1.05. باشە توانی چەند توانی دوو یەکسانە دەکات چەند دەکات 385 دەکات 385 385 550 زۆر ماوە بڕۆ بیکە 5 خاڵی زیاتری بدێ با 5 بدەمەوە جارە دەڵێم چ دەڵێم 350 جاران 1.05 توانی چەند توانی 5 ئەوە 5 دەکات چەند ئەو جارە 446 پوین چەند ئەوە یەک نزیک دەکەمەوە دەبتە 446.7. باشە هێشتا مامە من چەندمێ 550 ئەو جارە با دەدانێ بزانام دەبتە چە ئەلێرە دەدانێم 350 جاران 1.05 توانی دە یەکسانە یەکسانە بە چەند 570 570.
باشە 570 دەبێتە 570 هەنگ لێرە من چەندم هەیە ئەو دەڵێت چێ بگاتە چەند 550 کەواتە هەندێک زیاتر وەرە ئەلێرە ژمارە 9 وەرگرە باشەکە 9 وەرگرم با تاقیکەمەوە 350 جاران 1.05 توانی چەند توانی 9 یەکسانە بە چەند 542 پۆین ئەوەش یەک دێتە پێشە خۆی ئەتوانین بە نزیکەی بنووسی 300 دەتوانین بنووسی 543 بە نزیکەی ئەو بدە پێشە خۆی ئەوەندە وەرگرم باشە من چەندم هەیە لێرە 550 ئەی لێرە لە نۆیەکە دەبتە 543 ئەی لەوەیان دا کەوا دەتوانم بە نزیکەی نۆیەکە وەرگرم بەخۆی دەکات 9.5 تقریبا 9.5 باوەرگرین لەوێ لە بۆ دڵنیابوونیشمان با لێرە 9.5ەکەش وەرگرین بزانین تاکید بینەوە 350 جارانی 1.05 توانی چەند 9.5 دەکات چەند دەکات 556 556 تا بە نزیکەی دەکات 9.5 یعنی چەند یعنی 9 ساڵ و نیو یعنی من لێرە بە نزیکەی ئەو 9 ساڵ و نیوە دەتوانم چەند وەرگرم دەتوانم 9 وەرگرم بڵێم بە 9 ساڵ کەواتە دەڵێم چ من لە ساڵی 1970 چەند هەبوو 350 هەنکە بوو باشە نەهەنکە بوو باشە من ئێستا گوتمان بە چەند ساڵ بە 9 ساڵ کەواتە زائید 9 ساڵ ئەوە دەکات چەند دەکات 1990 لە ساڵی 1990 بووە چەند هەنگ چەند نەهەنگ بووە 550 نەهەنگ کەواتە تیەکەمان یەکسانە بە چەند کەواتە تیەکەمان یەکسانە بە 9 باشە ئەوەش شێوازی حەلکردنی نمونەی عەفوخاڵی چاودێری دووە و نمونەی سێیەم چییە نمونەی سێم ئەو جارە جێبەجێکردن لەسەر پوکانەوە واتە کەمبوون یعنی نێوان یەک و ئاڕەکە چییە کەمە سالبە نمونەی سێیەم لاپەڕە 212 باشە بابێن بزانین دراوی پرسیارەکە چییە و داواکاری پرسیارەکە چییە دراوی پرسیارەکە دەڵێ چی دەڵێ نرخی بارهەڵگرێکی نوێ 28 ملیۆن دینارە یعنی یەکسەر گوژمەی بنەڕەتیم واتە ئەی یەکسانە بە چەند یەکسانە بە 28 ئەوە دراوە دوایە ساڵانە نرخەکەی بە ڕێژەی لە 106 دادەبەزێت لە 106 دادەبەزێت واتە کاکە ئاڕەکەم یەکسانە بە چەند یەکسانە بە 6 لە 100 ئەوە یەک وەزایدەن دەڵێت چێت دادەبەزێت واتە کەمکردنەوەشە باشە باوین جارەوە بکەمە دابەشێکم دابش سەدیکەم 6 دابەشی چەند 100 یعنی دەکات چەند دەکات 0.06 ئەوە ئاڕەکەمان ئەوەندەیە ئەو ئاڕم هەیە ئەیم هەیە دووشتم هەیە دێم ئێستا بە یاسایەکەی بنووسمەوە دەڵێم چ ئەیT یەکسانە بە ئەی ناوکەوانە یەک چ کەم لەبەر چ لەبەروی دەڵێ بە ڕێژەی لە 106 دادەبەزێت باشە یەکەم ئار توانی تی یعنی ئێستا ئەیT یەکسانە بە ئەیەکەمان چەندە 28 ئەوە 28 کەوانەی بکەوە یەکەم ئاڕەکەمان چەندە 0.06 باشە هەمووی توانی چەند توانی تی ئێستا دێن دەڵێن چ دەڵێن بە چەند خاڵێکی بدەینێ بزانین ژمارەی ساڵەکانمان دەبتە چەند بەڵام پێشەوە دەڵێت چ دەڵێ پاشان خشتەکە بەکاربێنە بۆ دیاریکردنی ئەو ساڵەی نرخی بارهەڵگرەکە دەگاتە چەند دەگاتە 20 ملیۆن دەگاتە چەند 20 ملیۆن زۆر چاکە من دەڵێم چی دەڵێم کاکە لە ساڵی چەند ینی دەڵێ ئەو ساڵە چەندە
ئەو ساڵە چەندە ژمارە و ساڵە بدۆزەوە کە نرخی بار هەڵگرەکە لە چەند بەخۆی 28 نەبووە 28 بۆ وانە 28 میلیۆن دینار بووە تاوان دادەبەزێت وانە لە بەرەوەی وتمان چێ وتمان کەم دەکات دادەبەزێت لە بۆ چەند لە بۆ 20 میلیۆن زۆر باشە ئێستا وەرە جارە باوەی عیلاسکەنەوە دەکات چەند دەکات 28 ناوکەوانە یەکەم 0.06 دەکا 0.94 توانی سێ توانی تی نەفسیشت وەرە چەند خاڵێکی بدەیە باشە با چەند خاڵێکی بدەینێ ئەوە تی ئەوەش ئەی تی زۆر چاکە دەین چ دەکەین سەفر دادەنینەوە دوایە دوو با خاڵ تاقیکەین لەگەڵ بڕۆن ئەگە کاتێک لێرە سەفر داین دەکات چەند سەفر لێرە دانەوە دەکات یەک کەواتە 28ەکە بەخۆی ئەگە دوو دانین دەکات چەند دەڵێن چە ئەگەر دوو لێرە دانین یعنی دەڵێن 28 ئەو 28 جاران ئەو پوینت چەند ئەو پوینتەوە توانی دوو ئەوە دوو یەکسانە بە چەند یەکسانە بە 24.7 بە نزیکەی دەنووسی 24 ئەوە 7 باش ئەو جارە وەرە چەند دادەنێم سێ باشە با سێ دانێم سێ ئەلێرە دانێ 28 جاران چەند 0.94 توانی چەند توانی سێ ئەوە سێ یەکسانە بە چەند یەکسانە بە 23.3 بە نزیکەی دەنووسی 23.3 بە نزیکەی ئەو جارە وەرە چوار دانێ باشەگە چوار دانێ دەکات چەند دەکا 28 جاران 0.94 توانی چوار یەکسانە دەکات چەند 21.9 بە نزیکەی 21.9 بە نزیکەی ئاوا گەیشتنێ وا کەم دەکاتەوە 28 بۆ 24 بۆ 23 بۆ 21 ئێستامان دەمانێت بگەینە چەند دەمانێت بگەینە 20 باشەوە 5 تاقیکەینەوە بزانین 5 دەکات چەند ئەگە 5 دانێن 28 جاران 0.94 توانی 5 یەکسانە دەکات 20.5 بە نزیکەی 20.5 بە نزیکەی کەواتە بە نزیکەی ڕێک ئەو خاڵیان وەردەگرین یعنی چەند یعنی 5 کەواتە تیەکەمان یەکسانە بە چەند بە 5 دەڵێن کاکە بە 5 ساڵ گوژمەکە چ دەبی کەم دەکاتەوە لە 28 لە بۆ چەند لە بۆ 20 کەواتە دەڵێن تیەکەمان یەکسانە بە چەند یەکسانە بە 5 واتە چە واتە بە ماوەی 5 ساڵ ئەو گوژمەیە دابەزی لە بۆ چەند لە بۆ 20 میلیۆن دینار لە 28 میلیۆن دینار بووە 20 میلیۆن دینار باشە لە بۆ خاڵی چاودێری دووەمیش خاڵی چاودێری سێمیش تەبعاً نەفسی شتە نەفسی فکرەیە بەستە ناوەندە با لێرە ڕوونکردنەوە لەسەری بدەین خاڵی چاودێری سێم تەماشاکە ئەوی چمان هەیە دەڵێ ماتۆرسکیلێک نرخەکەی 1 میلیۆن دینارە یعنی چ یعنی ئەیەکەم یەکسانە بە یەک زۆر باشە ساڵانە بە ڕێژەی لەستا 15 نرخەکەی دادەبەزێت یعنی چ یعنی کاکە ئاڕەکەشم یەکسانە بە چە ئاڕەکەم یەکسانە بە 15 لە 100 بابی کەمە ژمارە دەبتە چە دابش 15ەکەم 15 دابشی 100 یەکسانە بە چەند یەکسانە بە 0.15 زۆر باشەوە ئاڕەکەمان زانی دەڵێن نرخەکەی دادەبەزێت یعنی چ یعنی نێوانیان ئەو نیشانەیە سالبە کەمە دەڵێن نەخشەیەکی توانی بۆ نواندنی ئەم دابەزینە بنووسە پاشان خشتەکە بەکاربێنە بۆ دیاریکردنی ئەو ساڵەی نرخەکەی دەگاتە نیوەی نرخە بنەڕەتیەکەی نیوەی نرخە بنەڕەتیەکە چییە؟ نیوەی نرخە بنەڕەتیەکە 1 میلیۆنە وانە باشە نیوەی 1 میلیۆن چییە؟ 0.5 واتە 500,000 من چ دەکەم دێم جارە بە نەخشەکە بنووسین ئەیتی دەکات ئەیەکەمان چەندە یەک کەوانی دەکەمەوە یەک مادام دابەزینە کەم 0.15 توانی ئار خەڵاس یعنی چە ئەوەش یعنی دەکە
یەک جارانەوە بۆ خۆیان خۆی دەکاتەوە پێز ناکەوە یەکە بنووسیەوە یەکەم 0.15 دەکات چێ دەکات 0.85 توانی چە توانی تی ئەنجە ئەلێرە دێ ئەوە تی ئەوە ئەی تی ئەلێرە وەرە خاڵی بدێ یەکسەر وەرە دوی بدێ چوار دوو سێ چوار بۆ شێوازە خاڵی بدەی بە چەند ساڵێک دەگات ئەو گژمێ لە 1 ملیۆنی دەبتە چەند دەبتە 500,000 واتە 0.5 باشە ئەوەش تەنها فکری خاڵی چاودێری سێم ئەوەیە کە گژمەکەی لە ئاخیرا کە دادەبەزێت دەڵێ چێ دەڵێ ببێتە نیو ئەوەندەی نرخە بنەڕەتەکەی واتە بیدایەت گژمە بنەڕەتەکەی 1 ملیۆنە دەبێتە چی دەبێتە نیو ملیۆن بە هیوای سوود بینین لەوانەیە ئینشاءالله سوودی لێ دەبینن